بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان پێشێلکاریەکان دژ بە ڕۆژنامە نووسان لە هەرێمی کوردستان ڕوویان لە زیادبوون کردووە. لە دوایین پێشاتیشدا شەوی ڕابردوو ڕۆژنامەنووس ئیبراهیم عەباس لە شاری هەولێر دەستگیر کرا و تاکو ئێستاش لایەنە پەیوەندیدارەکانی زۆرونکردنەوەیەکیان لەبارەی هۆکاری دەستگیرکردنی ئەو ڕۆژنامەنووسە نەداوە. بە میواندارێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی ئەنوەر حسێن جێگیری نەقیبی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان، هەروەها دکتۆر بەهادین ئەحمەد مامۆستای ڕاگەیاندن، هەروەها لە هەولێرەوە بەشدار عوسمان برای ڕۆژنامەنووسی تیرۆرکرا و سەدەش عوسمان باز لە دۆخی ئازادی ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان دەکەین. لە سەرەتادا راپۆرتێک دەبینین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. ئازادی ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان بەرەو پاشەکشە دەڕوات. بەپێی ئاماری سەنتەری میترۆ بۆ داکۆکیکردن لە ڕۆژنامەنووسان لە ماوەی 4 مانگی ڕابردوو پێشێلکاریەکان دژ بە ڕۆژنامەنووسان لە هەرێمی کوردستان زیادی کردووە. بەپێی ئاماریە و سەنتەرە لە ماوەی 4 مانگی سەرەتای ئەم ساڵ 90 پێشێلکاری بەرامبەر ڕۆژنامەنووسان لە هەرێمی کوردستان ڕوویاندا و کە دوو لە پێشێلکاریەکان تیرۆرکردنی ڕۆژنامەنووسان بووە. لەلایەکی ترەوە بەپێی دوایین ئاماری ڕێکخراوی پەیامنێرانی بێسنوور، عێراق و هەرێم یەکێکن لە ناوچە مەترسیدارەکان بۆ ڕۆژنامەنووسان و پێشێلکاریەکان دژ بە ڕۆژنامەنووسان بەردەوامن. لە سەروبەندی ڕۆژی جیهانی ئازادی ڕۆژنامەگەریش شەوی ڕابردوو لە شاری هەولێر ڕۆژنامەنووس ئیبراهیم عەباس دەستگیر کرا. پێشێلکاریەکان دژی ڕۆژنامەنووسان لە هەرێمی کوردستان جۆراوجۆرن، وەک تیرۆرکردن، دەستگیرکردن و هەڕەشەکردن و لێدان و دەست بە سەراگرتنی کەلوپەلی ڕۆژنامەنووسی و پێنەدانی زانیاری. لەلایەکی ترەوە دەسەڵاتدارانی هەرێم تاوەکو ئێستا یاسای بەدەستهێنانی مافی زانیاری و یاسای ڕۆژنامەگەریان جێبەجێ نەکردووە. دۆسیە ڕۆژنامەنووسە تیرۆرکراوەکانی وەک سەردەش عوسمان و کاوەگەرمیانی ویداد حوسێن و عەبدوستار تاهیر بەنادیاری ماوەتەوە و کەسیش لەسەر دۆسیەکانیان سزا نەدراون. هۆکاری بەردەوامی زیادبوونی پێشێلکاریەکان دژی ڕۆژنامەنووسان لە هەرێمی کوردستان بۆ ئەوە دەگەڕێتەوە ئەوانەی پێشێلکاری بەرامبەر ڕۆژنامەنووسان ئەنجام دەدەن کەسانی دەسەڵاتدارن و سزا نادرێن. لەسەر دۆسیە تیرۆرکردن و پێشێلکاریەکانش دژ بە ڕۆژنامەنووسان، سەندیکای ڕۆژنامەنووسان نەیتوانی هەڵوێستی جدی بنوێنێت کە کاریگەری هەبێت لەسەر کەمکردنەوەی پێشێلکاریەکان و یەکلاکردنەوەی کەیسی ڕۆژنامەنووسە تیرۆرکراوەکان. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان، سوپاس بۆ میوانەکانمان بەخێر بێن. کاگەنوەر ئەگەر لە سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین بەس بەرلەوەی کە بچینە سەر مەسەلەی ئازادی ڕۆژنامەگەری، حەزەکەم سەرنجی بەڕێستان لەسەر دەستگیرکردنی ئەو ڕۆژنامەنووسی هەولێر بزانین. ئەوەندەی کێ واگەدارن وەکو سەندیکای ڕۆژنامەنووسان و ڕۆژنامەنووسە لەسەر چی دەستگیر کراوە بۆ تاکو ئێستا هیچ لایەنێکی پەیوەندیدار ڕوونکردنەوەی لەو بارەیەوە نەداوە. زۆر سپاس. بەداخەوە کە ئەمڕۆ ئێمە لە ڕێگای کاک حەمید سکرتێری لیژنەی داکۆچی ئەو خەبەرم بیست کە بەڕێز ڕۆژنامەنووس کاک ئیبراهیم عەباس لە هەولێر دەستگیر کراوە و لەلایەن چەند هێزێکی دەمامکدارەوە چوونە سەر ماڵەکەی و دەستگیریان کردووە. بەپێی هەندێک سەرچاوە گوایە لە هۆکاری دەستگیرکردنەکەی گەڕێتەوە بۆ نووسینی مەقالێک لەسەر پارتی دیموکراتی کوردستان. هۆکارەکەی ئەمەیە و ئەمە وەتسەوەری من یەکەم حاڵەت نییە و ئەخیر حاڵەتیش نابێ. بە تایبەتی لە ماوەی ڕابردوودا ئێمە شایەدی ئەوەین 5 ڕۆژنامەنووس بە هۆکاری جیاواز تیرۆر کراون کە 4یان لە سنووری زەرد و 1یان لە سنووری سەوز بوو. لەبەرەوە کاتێککە ڕۆژنامەنووس لەسەر نووسینێک تیرۆرەکرێ بێت تەسەوەری ئەوەش بکەین کە ڕۆژنامەنووسێک لەسەر نووسینی پۆستێکی لە فەیسبووکی دەستگیرەکرێ کەوە تەسەوەری من کارێکی هەم دژی یاسای ڕۆژنامەگەری و ئەم دژی ئەو بانگەشەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئازادیە. زۆر باشە، بەس ئەو ڕۆژنامە سەوەندەی کە ئاگادار بن لەسەر بابەتی ڕۆژنامەوانی دەستگیر کراوە، ئەوەندەی کەم بزانم گوایە پەیوەندی هەیە بە پۆستێکە، بەڵام لە هەر حاڵدا دەستگیرکردنی هەر کەسێک بە هەر تۆمەت و وەسیلەیەک بێ پێویستە یەکەم لە ڕێگای دادوەرەوە ئاگادار بکرێتەوە کەسەکە. دووهەم ئەگەر ڕۆژنامەنووسە کەەوە کاک ئیبراهیم ڕۆژنامەنووسە بەپێی یاسای کاری ڕۆژنامەنووسی پێویستە سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان ئاگادار بکرێت. سەندیکا ئاگادار نە سەندیکا ئاگادار کراوەتەوە نە بڕیاری دادوەریان پێ بووە ئەم هێزە
و ئەمە هەم دژی پێشێلکردنی یاسای کاری ڕۆژنامەنووسیە هەم دژی مافە ئینسانی و مەدەنیەکانە و ئەم دژی ئەو لەگەڵ ئەو بانگشێش نایەتەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئازادی بە قەید و شەرتی سیاسی و ئازادی عەقیدە و بەیان لە هەرێمی کوردستان. زۆر باش بەس لەگەڵ بانگشەی ئێوەش دێتەوە وەکو سندیکە کە داکۆکی لە ڕۆژنامەنووسان دەکەن بەڵام تاکو ئێستا تەنانەت ڕاگەنراوێکیشتان دەرنەکردووە کە پێشتر ڕاگەنراوتان بڵاو دەکردەوە. ئەزانی کە هەندێک جار ئێمە لەو بارەیەوە ئێمە لەسەر هەموو ئەو پێشێلکار و کەیسانە ڕاگەاندنمان داوە بەڵام بۆ نمونە دوایین ڕۆژنامەنووس کە لە دهۆک شەهید بوو ئێمە ڕاگەاندنێکماندا بەڵام دوایی بە پێی دەستگا ئەمنیەکان و دەستگا دادوەرەکان لێکۆڵینەوە کرا کە هۆکارەکەی سیاسی نەبووە ئەین تیرۆر نەبووە هۆکارەکەی حاڵەتێکی تایبەت بووە ئێمە کەوتی نەیشتیباوە لەبەرەوە زۆر جار بەداخەوە ڕاستە هەموو ئەوانەی کە ڕۆژنامەنووسن ناسنامەی سندیکایان پێ ناسنامی دەستگایەکی میدیایان پێوەکو ڕۆژنامەنووسە بەڵام هەندێک جار ینی کە زۆر نییە دەرەکەوێت کە پەیوەندی بەکاری ڕۆژنامەنووسیوە نییە ینی پەیوەندی بەکاری سیاسیەوە هەیە پەیوەندی بەکاری کۆمەڵایەتیەوە هەیە پەیوەندی بە کێشەی خێزانیەوە هەیە هەموو ئەوانەش ڕوویداوە بە تەسەووری من لەبەرەوە ئێمە چاوەڕێەوەین کە بزانین هۆکارەکەی چییە لە کاتێکاوەکو من بزانم کاک برایم بەخۆشی عزوی پارتی دیموکراتی کوردستانە وە لەلایەن هێزەکانی پارتی دیموکراتی کوردستان بەڵام ئاسایشی هەولێر دەستگیر کراوە و پێویستە وەزارەتی ناوخۆ و دام دەستگامنیەکانی هەولێر لەم بارەیە ڕوونکردنەوە بدەم بڵام ڕۆژنامەنووسە لەسەر پۆستەکەیەتی یا پەیوەندی بە هۆکارێکی ترەوەی بۆ تاکو ئێستا ڕوونکردنەوە نادرێت لەو بارەیە وەڵام دیسان بڵێم ینی شتێکی هینی ینی شتێکی شاز نییە کە ڕوونکردنەوە نادەن چکە لەسەر تیرۆری ئەو هەم ڕۆژنامەنووسانەی کە شەهید کراون هیچ ڕوونکردنەوەیەکی نەداوە حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی ناوخۆ بەجددی و دوجار لە کۆی لە ماوەی ساڵی 2010 تا 2016 کەم نزیکەی 530 پێشێلکاری لە لێدان گرتن سوکایەتی پێکردن فڕاندن کامێرا لێساندن و ئەمانە ڕوویداوە بەرامبەر بە 530 بەپێی ئامارەکانی سندیکا ڕۆژنامەنووسە 530 حاڵەت بەرامبەر بە 1200 ڕۆژنامەنووس ئەنجام درراوە لەم 1200 حاڵەتە وەزارەتی ناخۆ یەک ڕوونکردنەوەشی نەداوە بڵێ ئەمانە لەسەر ئەمە دەزگیر کراون و هۆکارەکەی ئەمە بووە ینی دوایین جارە باپە بڵم نوێنەری وەزارەتی ناخۆ لەگەڵ ئێمەدانیش وتی ئێوە پێویستە معلوماتمان بنێ معلوماتماندانێ لیژ نەپێکبین لیژ نەمان لەگەڵیان پێکێنە دوجار هیچیان نەکرد هەمانگیشتان زۆر لاوازە لەگەڵ وەزارەتی ناوخۆ بێگومان وەزارەتی ناوخۆ نەکەوەی کە دام دەستگامنیەکانی بخۆیان بەرپرسن لەو حاڵەتانی کە گوێبەی ڕێنمایەکی سندیکا و یاسای ڕۆژنامەنووسی نادەن گوێ بە یاسا گریمانەوە یاسایانە ڕاستە تایبەتن بەکاری ڕۆژنامەنووسی و گوێ بە یاسایان نادەن کە لە پەرلەمان دەرچووە کە خودی وەزیر لە پەرلەمان دەنگی لەسەر براوە بۆ وەزیر گوێ بە یاساکانی کە لە پەرلەمان دەرەچێ نادەن خۆوەر مەسەلەکە ڕۆژنامەنووس نییە ئەندازیارێکە کوژرێ محامێگە کوژێ خەڵکی ترگرم وڵای بەرزکار تو جنابیشت بەخێر بێ ڕای بەرزتان سەبارەت بە دۆخی ئازادی ڕادەربڕین و ئەو پێشێلکارانی کە بەرامبەر بە ڕۆژنامەنووسان دەکرێت چین و ئەم پێشێلکارینە چیمان پێ دەڵێن لەبارەی دۆخی ڕۆژنامەنووسانەوە وڵای دەرە ینی ڕۆژی ڕۆژنامەنووسی یا ئازادی ڕادەربڕین لە هەموو ساڵێکە لە 35 هاوکات لەگەڵ ئەو تەوقیتەیە ڕۆژنامەنووسە لە هەولێری پایتەخت دەستگیر دەکرێ مای سەرسوورمان و نیگەرانیە دەستپێکی بەرنامەکەش لەوە دەست پێکرد من حەزم کرد ئەوە قسە لەسەرەوە کەمێنی درز و کەلێنەکان لە هەرێمی کوردستان زۆرە لەسەر ینی ڕەوشیکاری ڕۆژنامەنووسی و ئەو پێشێلکەرانی بەرامبەر ڕۆژنامەنووسان درزەکان گەورن یان بچووکن درزەکان گەورن بە حکمی ئەوەی ینی دیارە ئازادی ڕادەربڕین یا ئازادی ڕۆژنامەنووسی بەشێکە لە ئازادی ڕادەربڕین ئازادی ڕادەربڕینیش بەشێکە لە ئازادی گشتەکان ئەمەش پەیوەستە بە کۆی سیستەمی سیاسی و کۆی بوونی دیموکراسی و شەفافی و ئازادی گشتی بۆ هاوڵاتیان و لە نێو هاوڵاتیان شە بۆ توێژی ڕۆژنامەنووسان پێم وایە ساڵ بە ساڵ ینی ئازادی ڕادەربڕینی ڕۆژنامەنووسی لە کوردستانە لە دۆخێکی مەترسیدارە و لە پاشەکشەیە ئەیبینی ینی لەو ساڵیا دێ لەو ساڵ ڕۆژەیە سێرەکە ڕۆژنامەنووس دەستگیر دەکرێت ینی من نازانم پاساوەکان چییە ئەنێگە ڕۆژنامەنووسێک کاری ناسایی کردووە تەشهیری کرد و هەرچێکی کردووە بۆ هێزی دەمامکدار دەستگیرەکە ئەوە دادوەر هەیە یاسا هەیە سندیکای ڕۆژنامەنووسان هەیە و هەتا هەر شتێکی کردبێ ناکرێت ڕۆژنامەنووس هێزێکی نەناسرا و دەمامکدار دەستگیریکایە بێڕفێنێک و ئیشی دادوەر و لە ڕێگەی پۆلیسەوە بانگێش دەکرێت بە کاک ئەنوەرتی لە ڕێگەی ئاگادارکردنەوەی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان چونکە ڕۆژنامەنووس هەسانی هەیە ینی کوردستانیش وەکو بەشێک لە عێراق وەکو بەشێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ئەمانە وڵاتی جیهانی سێن ئەم وڵاتانە وڵاتی دواکەوتون وڵاتێکن کە لە مەرحەلەی ئینتیقالیان
وڵاتی دیموکراسی نین دیار ئازادی ڕادەربڕین و ئازادی ڕۆژنامەنووسی لە وڵاتانەیە گەشەکە و پێشەکەوە کە وڵاتانی دیموکراسین و وڵاتانن کە ئازادی گشتی و دیموکراسی تیا فراهم کراوە بۆ کۆی هاوڵاتیان و سیستەمە دەسەڵاتی سیاسی و دەسەڵاتەکان جیا کراونەتەوە یعنی یەکێک لە کەلێنەکان ئەوەی ینی دەسەڵاتی دادوەری لە هەرێمی کوردستانە سربەخۆ نییە لە هەرێمی کوردستانە کۆمەڵێک یاسا دەرکراوە بەڵام یاساکان جێبەجێ ناکرێن سیر لەوایە ئەو یاسایانە ینی لەلایەن لە پەرلەمانەوە دەرچووەوە سەرۆکی هەرێم خۆی ئیمزای لەسەر کردووە بەڵام جێبەجێ ناکرێن ئەوە یەکێکە لە کێشەکان کێشەیەکی تر ئەوەیە دەستگای ئەمنی تەدەخل ئەکا لە کاری ڕۆژنامەنووسی و فشارخستن دروستکردن بۆ سەر ڕۆژنامەنووسان کە لە هەموو بارێکە نابێت دەستگای ئەمنی تەدەخل کە ئەوە ئیشی دادوەر و ئیشی پۆلیس لە چ ڕووێکەوە دەستگای ئەمنیەکان تەدەخل دەکەن لە مەسلەی دۆسی ڕۆژنامەنووسان ئێستا ئەم ڕۆژنامەنووسا وەکو ئەوەی کە بڵێ بە دوواداچوون کراوە ینی خۆشیان ناساندووتان ئێمە هێزی ئاسایشین کە لە کاتێکە ینی ئەو کەیسانی کە تایبەتە بەکاری ڕۆژنامەنووسی پەیوەندە بە دادگا و پەیوەندە بە پۆلیسەوە نەک بە ئاسایشەوە چکە ئاسایش ئیشی ینی پاراستنی ڕەوشی ئاسایش و ئارامیە کاری ڕۆژنامەنووسی کارێکی مەدەنیە ینی بەعدەکانی پەیوەندە بە بواری زیاتر دادوەر و دادگا و بنکەکانی پۆلیسەوە بەڵای سوپاس دەکەم کاک تۆ دواتر لە وڵای بەڕستان ئەگەر بچینە هەولێر لای کاک بەشدار کاک بەشدار زۆر سوپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا بەڕێستان وەکو برای شەی سەردەشت ئێستا دۆخی ڕۆژنامەگەری دوای 7 ساڵ لە تیرۆرکردنی ئەو ڕۆژنامەنووسە چۆن هەڵدەسەنگێن ئایا دۆخەکە لە ئاستێکی مەترسیداردایە؟ زۆر باشە کاک بەشدارەوەی کە بەڕێزت باسی ئەوەت کرد کە تیرۆری ڕۆژنامەنووسان تیرۆرێکی سیاسیە یاخود ئەوەی کە لە مەسەلەی ئەوەی کە پێشێلکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووس دەکرێت یاخود ڕۆژنامەنووس تیرۆر دەکرێت چ جیاوازی هەیە لەوەی کە پێشێلکاری بەرامبەر بە کەسێک برێت کە لە بوارێکی تردا ئیش دەکات ینی جیاوازی تیرۆر ڕۆژنامەنووسان لەگەڵ تیرۆرەکانی تر چییە؟
ئاسایی خەڵک شێر بکەن کەس قسە نەکا دەستی خەڵک بڵەوە کەس قسە نەکا پەرلەماندار بخەن کەس قسە نەکا ئازادیەک پێشێلکاری و فڕوخات و کارەساتی دەوڵەت و کۆمەڵگایەدا دروست دەکەن بۆ ڕۆژنامەنووسان چاکەسێ ببێت ئەگەر ئێمە تۆزێک بگەڕێنەوە دووە لە ماوەی ئەم 12 ساڵەی ڕابردووەدا بە شێوەیەک تاپیرێکی وەردەسەڵاتدارانی کوردستان ویستیانە لە ڕێگەی کارەکە ڕابردووەوە ڕۆژنامەنووسان بکەون ئەگەر ئەوان نتوانن لە ڕێگەی ترس و تۆقانەوە بۆیە ئەوان ئاماژ یا تیرۆری ڕۆژنامەنووسان چاکەسێکردنی کۆمەڵگایە و هەموو ئەو پێشێلکاری فڕوخاتی کە لە کوردستان ڕابردووەدا هەموو فەزاحەتە دژە ئینسانی کە لە کوردستان ڕابردووەدا هەر لە کوشتنی و بڕینەوە هەر لە ماوەی ساڵی ڕابردوو بیرمانە خەڵکانی بەهۆی فێداییەوە لە ڕێگەدا کوژراون و کوژانیان وەک بەزەجیبانە بۆی دەرچوونە دەبینیت نەخۆشخانەکان لەو کۆڵی خراپیدا هەلوەدە لەو کۆڵی هاوژرە خراپیدایە بۆیە ئەو وەسیلەتە ناخۆشەی کە لە کوردستاندا هەیە پێویستێتی بە پلان و بە بەرنامە داڕژراو دەیانەوێت ئەو خراپە و ئەو هەموو پێشێلکاری کە لە کوردستان هەیە لە ڕێگەی تیرۆری ڕۆژنامەنووسانەوە ون بکەن و لە بەرچاوی ڕای گشتی و لە بەرچاوی ڕەخراوانەی دەوڵەتەکان و هەواڵەکان بێنەوە ون بکەن ئەوەیە تیرۆریەوە بەشێکی تریشی ڕاستەکەی تیرۆری ڕۆژنامەنووسان دەبێتی بە بەڵێ سیاسیە ئەوان هەموو ئەوانێکەوەکو ئەوان لێداکەنەوە ئێمە بیرمانان شار چەندان جێگەوەکان لە هەولێردا تیرۆر کرا خۆڵ ئەو کەسان لەسەر تیرۆرگای جیاوازە لەسەر ئەوەی کە دکتۆر شارۆ بەڵەوە بینەکەدێتەوە تیرۆر کرا و چەندان کەسی خەڵکانی ناوازیوە لە شارەکانی ڕۆژی سلێمانیە بینیوە تەنها لەبەرەوەی ئەوان بینەکەدێتەوە تیرۆر کراوە بۆیە ئامانجیان بەعام بێدەکردنی خەڵکی کوردستانە بۆیە ئێستا دەبینین لاوەکەدا دەوری خەڵک کرا پەرلەماندارکرا کەس ناکە سەرجاودا دەبینین نووسەی خەڵک بەڵاو کەس ناکە سەرجاودا کەس دەنگ ناکە قسە ناکە ئەوان بە بەرنامە خەڵکیان ترساندووە و بەشێک لەو ترساندنەوە بەڵێ بەڵێ سوپاس دەکەم دواتەگرێمەوە لای بەڕێستان کاگەنوەرە سەبارەت بە مەسلەیەوی کە بەڕێزی دوتت پێشێلکاریەکان کە لە ماوەی لە 2010 530 پێشێلکاری بەرامبەر ڕۆژنامەنووسان کراون جۆری و پێشێلکارانە چین یعنی کە لە هەرێمی کوردستان بەرامبەر بە ڕۆژنامەنووسان دەکرێتەوە چۆن پێشێلکاریەکان بە چەند جۆر دابەژەوێت لە ڕاستیە ئەو ئامارانەی کە لە بەردەستی ئێمە باز لە 530 حاڵەت دەکات بەرامبەر بە 1200 ڕۆژنامە بۆ نمونە تیمێکی پەیام لە شوێنێکە پێشێلکاری بەرامبەر کرا بەڵام ڕەنگە تیمەکە 4 کەس بوو بێ ینی ئەوە بۆی ڕوونکردنەوە و جواری پێشێلکاریەکان خراپترینیان بریتە لە تیرۆری ڕۆژنامەنووسان کە لە ماوەیە 5 ڕۆژنامەنووس تیرۆر کراون و دۆسیەکانیان ون بووە ئەم بەڕێز شەید عەبدولستارتای شەریف و شەید سۆران و شەید سەردەشت و شەید کاوە دوایترین ژاویدات حوسێن بووە لە دۆک ئەوە خراپترین حاڵەتی پێشێلکاریەکانە دوا بە دوای ئەوە بۆ نمونە لێدان دێ و دەستگیرکردن دێ و دەستگیرکردنەکەش ناقانونیە یەکێکیان وەکەوەی کە ئەمڕۆ کاک ئیبراهیم هەباس چۆن پیاسە نەبێ ڕۆژنامەنووس دەستگیر بکرێت ئەبێ دەستگیر بکرێ بەڵام لە حاڵەتێکە یەکەم ئەو ڕۆژنامەنووسە پێویستە پێشتر سندیکای ڕۆژنامەنووسانی لێ ئاگادار بکرێتەوە و پێویستە لە ڕێگای دادوەرەوە بێ و پێویست بە تەوقیفەکە نەگەوەی کە بیکەیە سزنەوە بۆ نمونە بە پێی یاسای کاری ڕۆژنامەنووسی ڕۆژنامەنووس نابێت لە زیندان بێ لە سەرکاری میهەنی و لە سەرکاری ڕۆژنامەنووسی بەڵام ئێمە زۆربەی حاڵەتەکان زۆربەی ئەو حاڵەتانی کە ڕۆژنامەنووس گیراوە بریتی بۆ لەوەی حاکمێک پێنجشەممە سزنی کردووە ڕۆژی هەینی داوام نەبووە شەمە داوام نەبووە یەکشەممە ئەمە سەرنجمان بۆ خاڵێکی گرنگ ڕاکێشە هەمیشە وتومە بەڕێ بەشێک لە دادوەرە بەڕێزەکان بەشێک لە حکوومەتی هەرێمی کوردستان و دام و دەستگاکانی وەکو دوژمن سەیری ڕۆژنامەنووسەکان بۆیە
ئەیخەنە بەڵە بە دوشمنی ئێزانن بە دەلیلی جۆرا و جۆر پیان وایە زانیاریەکانیان ناڕاستە پیان وایە تەشیریان پێکرێ پیان وایە سوکایەتیان پێکرێ جگە لە لێدان و گرتن بریتی بۆ لە سوکایەتی پێکردن بریتی بۆ لە ئازاردان بریتی بۆ لە هەڵقوتانە سەری بریتی بۆ لە لێستاندنی کامێرا و کەلوپە لە ڕۆژنامەوانیەکانی وا ڕێگری بۆ لەوەی کە لە ڕووماڵ بکەن و هەندێک جار لە دەڤەری سلێمانی هەولێر ئەم ڕووماڵکردنە بۆ نمونە جیاوازیە بووە ئەمانە هەموو جۆری ئەو پێشکاریانن کە ئێمە بۆ نمونە لەو راپۆرتانەی کە 6 مانگ جارێ بڵاومان کردوتەوە ئیشارەمان پێداوە وەکوتم هەموو ئەوانە ناقانونین هەموو ئەو جۆری پێشێلکاریانی کە بەرامبەر ڕۆژنامەنووس ئەنجام درراون خراپترینیان کە تیرۆرە کارێکی ناقانونی کارێکی نایاسایی و هەم دژی یاسای کار ڕۆژنامەنووسی ئەو 530 پێشێلکارە بە دیارکە وەکو سەرۆکی ڕۆژنامەنووسان کە جەنابەت جێگیری نەقیبی و پێشتری سەرۆکی لیژنەی داکۆکیکردن و دوکردن بووی لە ڕۆژنامەنووسان کێن ئەوانەی کە پێشێلکاری بەرامبەر ڕۆژنامەنووسان دەکەن کاکی بەپێی لێکۆڵینەوەی کە من کردومە بەپێی بۆ راپۆرتەکانی 2013 پێشێلکاریەکان بەپێی لایەنی بەرپرس کە ئەنجامیان داوە بە پلەی یەکەم لایەنی نەناسراون کە ئەمە جێگای سەرنجە دوا بە دوای ئەوە پاسەوانی بەرپرسەکان دێ دوا بە دوای ئەوە پۆلیس دێ ئەنجا ئاسایش کە عکسەکەی ڕاستە کە پێویست بوو بۆ نمونە دامودەستگاکانی پۆلیس هۆکاری یەکەم بۆ دەستگیرکردنی ئەگەر ڕۆژنامەنووس یا با بڵێم هەر دۆسیەکی ڕۆژنامەنووس کەچی بۆ نمونە ئەبینی زۆربەی حاڵەتەکان بریتین لەو ئەو کەسانە ئەنجامیانداوە کە نەناسراون دەمامبگدار نەگۆی ئەمڕۆ و بۆ نمونە لە بەشێکی زۆری خۆپیشاندانەکانی هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستان هێزێک هەیە کە تۆم هێزە نایناسی ناسنامەیەکی پێنیە و دەموچاویدا پۆشراوە یا با بڵێم هیچ ناسنامەیەکی دەستگاکەی لەسەرشان نییە بیناسیتەوە و تەنانەت زۆر جلو بەرگەکەشی هی دەستگا ئەمنیەکان و دەستگای عسکەری نییە ئەوانە بە تەسەوری من خراپترین حاڵەتە هەم ئەمە لە دوو حاڵەتی زۆر گرنگە ئەم پێشێلکاریانە با بڵێم ئەم جۆری کە نەناسراون هێرشیان کردو سەر ڕۆژنامەنووسان بە تایبەتی لە هەڵبژاردنەکان و لەسەر لە خۆپیشاندانەکان و پلەی یەکەم لە خۆپیشاندانەکان ڕوویداوە بە تەسەوری من دەرچوونە لە یاسا دەرچوون لە قانون بۆ نمونە جارێک لەگەڵ وەزارەتی ناوخۆ مناقەشەیەوەمان کرد ئەوانەیان گوت ئاخر ئەو کەسێک کە لە ڕۆژنامەنووسەکەی داوە ئێوە دەستنیشانتان نەکردووە یعنی ئەوە بیانوویەکی زۆر بێمەعنایە تۆ کەسێک کە ناسنامەیەکی بەسنگەوە نییە کەسێک جلێکی ڕسمی لە بەرانیە لە کاتی داوامانیە چیت خۆپیشاندانەکانە لە ڕۆژنامەنووسدا لەکوێ ئەماکرێ و لەگەڵەوەشا خۆ زۆریان ناسراون خۆ بۆ نمونە کاتێک کە ڕۆژنامەنووسێ لە بازگەیەک لێدرێ خۆزانی ئەم بازگەی شەی لێ بۆ پرسەکەی چێ خۆ سزای ئەمانەشن نەداوە بە تەسەوری من یعنی مبەرەکانیان ناواقعی بوون و مبەرەکانیان دەرچوون بوو لە کاروباری دادگاکان و لە یاساکانی سپاس دەکەم کاکتۆر سەبارەت بەوەی کە مامەڵەی دروستی دەسەڵات و بەرپرسان لەگەڵ ڕۆژنامەنووس دەبێت چۆن بێ ئەوەی کاگەن ورباسی کرد کە لە زۆر حاڵەتدا ڕۆژنامەنووس وەکو دوژمن سەیر دەکرێت پەیوەندی ئاساییەکە دەبێت چۆن بێت بەڵێ دیارە لە هەموو وڵاتێک یاسای تایبەت هەیە بەکاری ڕۆژنامەنووسی و چاپەمەنی و میساقی شەرەفی ڕۆژنامەنووسی هەیە لە هەرێمی کوردستان ئەگەر ئێمە باسی هەرێمی کوردستان کەین ئێمە دوو یاسامان هەیە کە تایبەتە بەکاری ڕۆژنامەنووسی و کاروباری پیشەی ڕۆژنامەنووسی یەکەمیان یاسای ژمارە 35 ساڵی 2008 ئەمە پرسیاری ینی باسی کرد لەو یاسایە بە هیچ شێوێ باسی دەستگیرکردنی ڕۆژنامەنووس و سەجنکردن و بڵین زیندانیکردن و ئەوانەی نەکراوە تەنیا ئەوەی هەبێت دەست بەسەرکردنە تەوقیفە تا ڕۆژی دادگاکەویش بە کەفالەت ئازاد دەکرێت دواتر غەرامی مادی هەیە بەڵام ئەوەی کە ئەیبینی لە هەرێمی کوردستانە ینی بەبێ بڕیاری دادوەر بەبێ ئەگەداری سندیکای ڕۆژنامەنووسان ینی هەڵەکوتنە سەر ماڵی ڕۆژنامەنووس بە بەرچاوی مناڵ و کەسوکاریەوە لە کاتی نیوە شەو لە کاتی ناکات لە شوێنی حەوانەوە ینی دەستگیرەکرێ بەبێ پاسا و لەلایەن هێزی نەناسراوە ئەمانە ینی پێشێلکاری ڕوونی ڕۆژنامەنووسان ئەگەر ئێمە تەماشا بکەین ینی لە دوای ئالۆزبوونی هەرێمی کوردستان و ئەم قەیرانی سیاسی و کارگێڕی و پەکخستنی پەرلەمانەوە سەیرەکی دیاردەی پێشێلکردنی بەرامبەر ڕۆژنامەنووسان زیادی کردو کە بە پێچوانەوە پێش پرۆسی ئازادی ینی لە هەرێمی کوردستانە ئازادی ڕۆژنامەنووسی باشتر بوو لە ئێستا کە ئەبایە وا بواە باشە بەڕێستان و کارەکەی بۆچی دەگەرن لە هەرێمی کوردستان ئێمە ساڵ بە ساڵ پاشەکشی دەکەن لەم پەیوەندە بەم قەیرانە سیاسی و بەم دۆخ و چەقبەستووە و بەم قەیران و شەڕ و ناکۆچی سیاسیانی کە لە هەرێمی کوردستان هەیە خابوونەوە ئیفلیزبوونی حکوومەت و پەکخستنی پەرلەمان و نەبوونی سەروەری یاسا و دەستێوەردانی حیزبی و
جانەکردنەوەی دەسەڵاتەکان و ینی سربەخۆ نەبوونی دادگاکان و دروستکردنی سیناریۆ و پاساوی ناوەقعی بۆ دەستکردنی ڕۆژنامەنووسان و ڕفاندنیان و یا دادگایکردنیان بە یاسای تر هەن ئێستا ئەم ڕۆژنامەنووسە کە دەستگیر کراوە ینی لەسەر چەند پۆستێک لە فەیسبوک ئەن یەکێک لە کەلێنەکان کەلێنی یاسایی لەپاڵ ئەوەی کە ئێمە ئەم یاسای بەدەستێنانی زانیاریمان هەیە ژمارە 11 ساڵی 2013 لە مادی دوو لە ئامانجەکانە ڕێک باسی دوو خاڵەکە پشتگیریکردنی پرەنسیپەکانی شەفافیەت و بەشداری کارە بۆ چەسپاندنی پرۆسی دیموکراسی. دیارە ڕۆژنامەنووس ڕۆڵێکی سەرەکی ئەبینێ لە دژایەتیکردنی گەندەڵی و پرسی شەفافیەت و ئازادیەکان و دیموکراسی چاودێرەکردنی دیموکراسی ڕۆژی دیموکراسی لە هەر وڵاتێکە چاودێرەکردنی دەسەڵاتی سیاسی و هەر سێ دەسەڵاتەکەی حکوومەت و خاڵی سێم دابینکردنی کەشێکی لەبەر بۆ ئازادی ڕادەربڕین کە ئەمە بە ئیمزای سەرۆکی هەرێم کراوە. من هیوادارم ینی سەرۆکی هەرێم لەو پرسانە بێتە دەنگ و ئەم دۆخە ینی بەردەوام نەبێت ینی ڕۆژنامەنووس تیرۆر بکرێ و کەیسەکانی لە دادگا دیزە بەدەخۆن مامەڵی ئاسایی دەسەڵات پەیوەندی یاخود ڕۆژنامەنووس و دەسەڵات دەبێت لەبار ئاسایەکەیدا چۆن بێت پەیوەندێکی دوژمن کارانە دروستە خۆی ڕۆژنامەنووسی و کاری ڕۆژنامەنووس ئەکرێ ڕایەڵێک بێت پردێک بێت لە نێوان ژەماوەر و دەسەڵاتی سیاسیە وەک کاری ڕۆژنامەنووسی کارێکە پەیامێکە بۆ شارکردنەوەی ژەماوەر پێدانی هەواڵ و زانیاری ڕووماڵکردنی ڕووداوەکان وەکو خۆی بڵاوکردنەوەی ڕاستیەکان. زۆر جار ئەمە لەو وڵاتانی کە تازە گەشەکردون لە وڵاتانی کە دیموکراسینی لە وڵاتانی کە سەروەری یاسانیە ئەم کارانەی ڕۆژنامەنووس دژ ئەوەستێ لەگەڵ دەسەڵاتی سیاسیە لەگەڵ هەندێک بەرپرسی حکومی و حیزبی ئەمەوە ئاکات کە ئەوان ملاحەقەی ڕۆژنامەنووسکەن سزای بدەن ئەشکەنجەی بدەن بیێڕفێنن تیرۆری بکەن دەست بەسەر کامێرا و کەدەستە و کەلوپەل و دۆکمنت و بەڵگەنامەکانیان بگرن چونکە ئەوان ڕۆژنامەنووس بە مەترسی ئەزانن بۆ سەر بەرژەوەندەکانی خۆیان یا بۆ سەر دەسەڵاتی حیزبی لەو هەرێمە لەو ناوچەیە لەو شوێنە ئەمانە ئەوە ئاکات ئەبێتە پاڵنەرێکی ناوەقعی پاڵنەرێک فشارێک بۆ ڕۆژنامەنووس. بەڵام وەکو تریش ینی هەموو وڵاتێک بەپی سیستەمی سیاسی خۆی بەپی فەلسەفی سیاسی خۆی جۆرێک لە ینی تیۆری هەیە بۆ بەڕێبردننی کاری ڕۆژنامەنووسی بۆ ئازادی ڕاگەیاندن و ڕۆژنامەنووسی. لە هەرێمی کوردستانە ینی وڵاتێکە نە دیکتاتۆریە نە دیموکراسیە نە بە هیچ پرەنسیپێکی ینی کاری ڕۆژنامەنووسی نە تیۆری مەسەن بە پرسیارەتی کۆمەڵایەتی نە تیۆری شمولی تەواوە نە تیۆری لیبراڵە ینی هیچ ناچێتە ژێر هیچ شتێک لەوانە بەتایبەتی ئێمە وڵاتێکی سەروەریمان نییە وڵاتی هەرێمێکین بەشێکین لە عێراق لە وڵاتێکی دواکەوتووی کە بە کۆمەڵێک خەیران و شەڕ و تیرۆر و ناکۆچی سیاسی و ناوخۆیەتی ئەمانش کاردانەوەی بۆ سەر ڕۆژنامەنووس ئەبێت کە ڕۆژنامەنووس دواتر چاوی خەڵکە ڕۆژنامەنووس ئەو کەسەیە کە ئەوێ ڕاستەکان بخاتە ڕوو و دەسەڵاتی سیاسیش هەوڵەدا چاودێری بخاتە سەر ئەو دەستگا ئەو ڕۆژنامەنووسانەی کە بە یەکانگیر نییە. سپاس دەکەم دواتەگەرم وڵای بەڕێستان بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت وەردەگەین دوای ناوبڕەکە دەگەڕێنەوە هەولێر لەگەڵمان بمێنەوە. بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئەڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. ئەسێ ئەمڕۆ جیاوازتر دەردەکەوێت. ئەسێ ڕنگ و هێز و توانایەکی نوێ پێشکەش دەکات. زیرەکێکی ڕاستەقینە و متمانە پێکراوە. ئەسێ Q6 نوێترین مۆبایلی زیرەکە و کردنەوەی لەلایەن پەنجەمۆری خاوەنەوە کار دەکات. ڕامی 3 گیگابایتە و میمۆری 32 گیگابایتە و کامێرای سەرەکی 13 مێگاپیکسلە و کامێرای پێشەوەی 8 مێگاپیکسلە. ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی 4G LTE. کۆمپانیای بەیزا لە پێنە و بەرەنگاربوونەوەی قەیرانی دارایی و پێشکەشکردنی باشترین ئامری کارەبایەتی ناوماڵ کۆمپانیای بەیزا بووە بریکاری گشتی کۆمپانیای زەمگی ئیتالی.
هەروەها فرۆشتنی بەرهەمەکانی باقیستی هەژدە مانگ بە هاوڵاتیان سەلاجە و مجەمیدە، هەموو جۆرەکانی سپلێت، تەلەڤیزیۆن و تەباخ و مڕەشەح، فرن و مایکرۆ، گسکی کارەبایی، غەسالەی جلشتن و قاپشتن. بەیزا مامی هاوڵاتیان. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان. کاک بەشدارەگرێک بەرەین و لای بەڕێستان سەبارەت بە دۆسیەی ڕۆژنامە نووسە تیرۆکراوەکان لە هەرێمی کوردستان. بەڕێزت پێشتر باست لەوە کرد هۆکارەکەی ئەوەیە کە خەڵکانی دەستەڵاتدار لە پشت دۆسیەی تیرۆرکردنی ڕۆژنامە نووسانەوە بۆیە تاکو ئێستا ئەم دۆسیانە ئێگلا نەکراونەتەوە. بەڵێ. بەڵێ زۆر باشەکەواتە بە بۆچوونیەوە ئێستا یاسا ناتوانێت ژیانی ڕۆژنامە نووسان بپارێزێت لە کوردستان.
لە هەولێرە بە هەمان شێوە لەسەر فولایەتە دەوژات چۆن دەرپەڕێنرا چۆن بکوژی مامۆستا وەشیان کەیسەکەی بچووک کرایەوە بۆ کەیسێکی کۆمەڵایەتی کەیسێکی ئایا دەبینی ئەندا پەرلەمانە ناو هەرەمی پەرلەمانە تێشەق کراوە یعنی ژیانی هیچ کەسێک پارێزراوی نییە ئەمە دەبینی ژیانی هەمووان لە خەتەردایە چونکە پیاوەکانی حەزب ژیانیان پارێزراوە و دەماکوژن و ڕەشەمانەکەن دواتر لە دادگاکان لە پارێزرێن و دادگا دەسەڵاتی قەزایی کوژگیری لە کوژان دەکات بەعکسەوە کە لە کوژگیری لە مافراوان یعنی لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا لە دۆسەی ڕۆژنامەنووسە تیرۆرکراوەکان و لە دۆسەی سەردەش عوسمانیش دادگا پشتگیری لە بری پشتگیری لە مەسەلەی کەسی تیرۆکردن پشتگیری لە بکوژان کردووە؟ زۆر باشە سەبارەت بەوەی کە پێشتر باز لەوە دەکرێت کە دوای تیرۆرکردنیش هەڕەشە بۆ سەر بنەماڵەی ئەو ڕۆژنامەنووسانەی کە لە کوردستان تیرۆر کراون بەردەوامە تاکو ئێستاش ئێوە ئەم جۆرە هەڕەشانە لەسەر ئەوەندەی کاگدار بۆ خۆتان وەکو ڕۆژنامە بنەماڵی ڕۆژنامەنووسە تیرۆرکراوەکانی دیکەش بوونیان هەیە؟ باڵ بەڵێ بەڵێ سوپاس دەکەم کاگەنورەگە بگرم و لای بەڕێستان ئەو راپۆرتانێکی ئێوە وەکو سەندیکە بڵاوی دەکەنەوە یاخود ئەو راپۆرتە نێودوڵەتیانە هیچ کاریگەریەکیانەیە لەسەر کەمکردنەوەی پێشێلکاریەکان گوێ بە ئەو راپۆرتانە دەدەن لە سەڵاتدارە؟ لە ڕاستیە بێگومان کاریگەری هەبووە و لەم بارەیەوە پێم وایە هەم ڕێکخراوەی هیومان ڕایتس وۆچ هەم ڕێکخراوەی پەیامنێرانی بێسنوور و هەم فیدراسیۆنی ڕۆژنامەنووسانی نێودەوڵەتی هەموو ئەوانە گلیان لە حکوومەتی هەرێمی کوردستان کردووە و پێیان وا بووە ئەوە دیسان ئەو قسەی من تێی دەکا ئەو تیرۆرانە و ئەو پێشێلکاریانە لەگەڵ ئەو بانگەشێنایەتەوە کە ئەو بۆ کاری ئازادی و بۆ پرۆسی دیموکراسی لە هەرێمی کوردستانێکن بێگومان ئەو ڕێکخراوانە لەسەریانە وەکو سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان راپۆرت بن بە زانیاری بدەن بەس لەسەر ئاسی سندیکە هیچ گوێلەوە دەگیرێت حساب بۆ سندیکای ڕۆژنامەنووسان دەکرێت لەلایەن چیەوە یان دەسەڵاتەوە
لە ڕاستیە من پێم وانە حکوومەتی هەرێمی کوردستان و دام دەستگاکانی جوان لە سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان نەگرتووە گەرنا ئەو پێشێلکاریانەی کە ئێمە پێشکەشیەکەین بۆ نمونە 6 مانگ جارێک وەزارەتی ناوخۆ مەفروضە جواب داتەوە لانیکەم تا ئێستا جوابی هیچ کام لەو ڕاپۆرتانی نەداوەتەوە لیژنەی پێک نێناوە بۆ بە دوواداچوونی هیچ کام لەو کەیسانە ئەوە بەڕاستی دیوێکی تریشی گاکەشی مۆزوعەکە بە تەنها دەسەڵات نییە بەشێکیشی پەیوەندی بە خودی ڕۆژنامەنووسەوە هەیە یعنی نووسین بەرپرسیارەتیە نووسین لە هەموو شوێن بەرپرسیارەتیە و دوجار دکتۆرە زانێ ینی مەسەلەی ئیتیکەیە وەکو حاجزێکی ذاتی ئینسانەکان بۆ باشە بەس ئەو ڕۆژنامەنووسانی کە پێشێلکاریان بەرامبەر کراوە ینی ئەو بۆ کە ڕەچاویەمان نەکردووە من ناڵێم هەمویان بەڵام هەندێک ڕۆژنامەنووس هەبووە ینی ئەم حاجزانەی بەزاندووە و لانی کەم ڕەنگە یەک زانیاری بەم بەجەنابێت بوون بەشێکی ئەو کەیسانەی کە ئەو کەیسی ڕۆژنامەنووسانی چوونە دادگا زۆربیان ڕۆژنامەنووس دۆڕاندوێتی بۆ چکە زانیاری تەندروستی پێ نەبووە لەسەر ئەو بۆ کە زانیاری تەندروستی و لەسەرەوەی یان یاسا سەروەر نەبوو لەسەرەوە کە بەڕاستی ینی ئەمە توانیم چی کەیسەکان ببینی ینی بۆ نمونە کە سکاڵایە کراوە لەسەر ڕۆژنامەنووسێک ئەم سکاڵایانە زۆربەی ڕۆژنامەنووسیا براوە نەبووە و کاتێک کە لیژنەیەک ینی لیژنەیەک پێک دێ بۆ بەداداچوونی ئەمە خەڵکانی دەرەوەی سندیکان خەڵکانی دەرەوەی با بڵێم حیزبن ینی مامۆسای زانکۆن پسپۆرەکان بڕیارە دەن لەسەرەوەی ئایا ئەوە تەشیرە یاننا بەداخەوە کە بەشێکی زۆری ئەو کەیسانەی چوونە دادگا ڕۆژنامەنووسیا دۆڕاندووە و پێچەوانەکەشی ڕاستە هەموو ئەو کەیسانەی لە شەقام ڕوویداوە دەسەڵاتیا دۆڕاندووە دەسەڵات یا با بڵێم وەزارەتی ناوخۆ دادگاکان لەمە تێ ناگەن کاتێک کە تۆ کێشە لەگەڵ ڕۆژنامەنووسێکەیە پێ دوایە کارێکی ناقانونی کردو بۆچی نایبێتە دادگا کە لە دادگا پێویستە بەڵگە بخاتە ڕوو ئەگە بەڵگی نەبوو و لە ناوی یاساکەیە هاتوو کە تۆ پێویستە لەو حاڵەتەشە زانیاریەکەی ناڕزوو پێویستە بەغرامەیە کە بۆ ڕۆژنامەنووسەکە 1 تا 5 ملیۆن دینارە و بۆ ڕۆژنامەکە 5 تا 20 ملیۆن دینارە بەڵام یاسا سەروەر بۆ کەیسی ڕۆژنامە تیرۆرکراوەکان نابێگومان سەروەر نەبووە سەروەری یاسا بە تەسەوەری من مناڵم یاسا سەروەرە بەڵام مەڵم کاری ڕۆژنامەنووسی ینی پەیوەندی بە ئیتیکەوە هەیە پەیوەندی بە حاجزی ذاتی ئینسانەکانەوە هەیە تۆ لێرەی ناکرێ هەموو هەواڵێک لەم ستۆدیۆی بڵاوکەیتەوە ینی بەپێی یاسای کاری ڕۆژنامەنووسی بەپێی پەیماننامەی فیدراسیۆنی شەریفی ڕۆژنامەنووسی ئەڵێ ئەگەر ڕۆژنامەنووس زانیاریەکی لا بوو ڕاست و دروستیش بوو زەرەری یا لە سومعی کەسێک یا لە سومعی خێزانێک شەرنیە و زانیاریان بڵاو بکرێتەوە بەڵام بە تەسەوەری من کۆی ئەم مشکلانی کە لە هەرێمی کوردستان سەبارەت بە کاری میدیای ڕۆژنامەنووسی هەیە ئەوەیە کە کاری ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستان تا ئێستا نەبووە پیشە کارێکی مهنی و پیشەی نەبووە پیشە یەکێکیان بەشێکی پەیوەندی هەیە بە ڕۆژنامەنووس بە سندیکاکانی و بەشێکی زۆری پەیوەندی هەیە بە حکوومەتەوە کە ڕۆژنامەنووسی بە پیشە ناناسێ یعنی تۆ دیقەت بە بۆ نمونە پێشمەرگەیە کە لە بەرەکانی شەڕی داعش شەهید دەبێ ئۆتۆماتیکی خانەنشینی بۆ کرێ و ئیمتیازی پێدرێ کە بەپێی یاسای کاری ڕۆژنامەنووس هەمان ئەم مافەی هەیە بەڵام ڕۆژنامە ئێمە بۆ نمونە سندوق خانەشیمانەیە تا ئێستا ڕۆژنامەنووسخانەشین کراوە پێم وایە نزیکەی 10 ڕۆژنامەنووسە موچەکەیان 100 دینار بووە ئێمە چەندین جار داوامان کرد پەرلەمان یاسای تازە دەرگایشی نەکردووە ئەبێ ئەم یاسایە وابێ بۆ نمونە کە ڕۆژنامەنووس هەمان ما فەرمانبەری دەوڵەتی هەیە کەواتە ڕۆژنامەنووسەکە بەپێی و خزمەتێکەتی بەپێی جۆری شەهید بوونەکەی بەپێی جۆری قوربانی بوونەکەی خانەنشین بکرێ لەمەشا بۆ نەغەدر لە ڕۆژنامەنووسان نەکرێ بە تەسەووری من کاری ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستان نەبووە بە پیشە ئەمە خاڵێکی زۆر باس دەکەم کاکتۆر کاتمان کەمەوە سواربەوەی چی بکرێ بۆ ڕێگری لە پێشێلکاریەکان چۆن دەتوانرێت پێشێلکاریەکان کەم بکرێتەوە وڵای پێشێلکاریەکان ینی دوولایەنەیە وەک کاگەنوەروتی هەندێکی پەیوەندە بۆ کە ئێمە پێویستمان بۆی ڕۆژنامەنووسی بێتە پیشە ئەو ڕۆژنامەنووسا کەسێکی شارەزا سپۆر بێت و ئاگادار بێت بە پرەنسیپەکانی کاری ڕۆژنامەنووسی و یاساوی تیکی ڕۆژنامەنووسی لە بەرامبەریشە هونەری مامەڵەکردن لەگەڵ دام و دەستگاکان هەندێک جار ناحاڵی بوون و بەدحاڵی بوون و قسێک لەم و قسێک لەو یان نەشارەزایی ڕۆژنامەنووسەکە لە هونەری مامەڵەکردنیا لە پیشەکەی خۆی ئەمە وای کردووە کە پێشێلکاری یا تۆ نوتیژی بەرامبەر بکرێ یاخود لە کەیسی کە لە دادگاوینەکان بدۆڕێت بەڵام ئەسڵ لە ئیشەکەی ئەوە ئێمە یاسامان هەیە بەڵام یاساکان جێبەجێ ناکرێن و سەروەری یاسامان نییە و دادوەرەکان دادگاکان سربەخۆنین دەستێوەردانی حیزبی هەیە و بەشێکی پەیوەندە بەم قەیران و بارودۆخە هەلومەرجە سیاسی و کارگەڕی کە هەرێمی کوردستان و عێراق پێیەتی ئەپەڕێن بەڵام ئێمە داواکارین کە دامدەستگا پەیوەندیدارەکان بە تایبەتی هەر سێ وەزارەتی ڕۆشنبیری و ناوخۆ و داد بە ئەرکی خۆیان هەڵسن و هەوڵ بدەن کە داکۆکی لە مافی ڕۆژنامەنووسان بکەن و مەودای
ئازادی ڕۆژنامەنووسی بەرفراوان کەن و ئێمە بەرەو پێشەوە بچین ئمە بانگەشەی ئەوەکەین ڕیفراندۆمەکەین بەرەو دەوڵەتی کوردی ئەچین ئەبێ وێنایەکی جوان چ لە ناوخۆ چ لە دەرەوە پیشان بدەین و ناکرێت تۆ ینی پێشێلکاری و فشار بۆ ڕۆژنامەنووسی خۆت دروستکەی ڕۆژنامەنووسێکی کورد زمان لە ناو هەرێمی کوردستان هەرێمێکی بچووک ئەم هەموو پێشێلکاریە بکرێت وە ساڵ بە ساڵ ئامارەکانی ڕێکخراوە نێودەوڵەتەکان سنتەری میترۆ لێژنەی داکۆکی لە ڕۆژنامەنووسان سندیکا ڕۆژنامەنووسان ئەنی هەموو ئەمانە هەموو ئەشێرانە شتی خراپن یعنی ئێمە ئابێت بەرەو پێشەوە بچین نەک بەرەو داوا بین و زامنی ئەوەش سەروەری یاسایە ئەنی ئەبێ دادگاکان سربەخۆ بن یاسا سەروەر بێت و زمانی حەسانی ڕۆژنامەنووسی هەبێت ناکرێت ڕۆژنامەنووس کەسێکی ئاسایی نییە تۆ هەروات تونوتیژی بەرامبەر بکەیت یا بیرفێنی یاخود بەبێ بڕیاری دادوەر و بەبێ ئاگاداری سندیکا ڕۆژنامەنووسان ئەنی مەهمایەکون هەرچێکی کردبێ و ناکرێت تۆ سیناریۆ دابتاشی بە ڕۆژنامەنووس ناکرێت بە یاسای تر بەدەر لە یاسای کاری ڕۆژنامەنووسی ڕۆژنامەنووس دادگایی بکرێت بە تایبەتی ئەو کارانی کە پەیوەندە بە پیشەکەی خۆیان سپاس دەکەم کاک بەشدارێگر بگرم و لای بەرز دوا پرسیارشمان بۆ بەرزتان سەبارەت بەوەی کە چۆن دەکرێن پێشێلکاریانە کەم بکرێتەوە یاخود پێ دوای ئەم پێشێلکاریانە لەم دۆخەدا کەم ناکرێتەوە بکوژانی شەیدانی خەڵک بووە ئەوانە لە پشتەوەی دیۆرەکانە ئاشکرا دادگایی بکرێن لەوە شتێ پەڕیوە کە پارتیەکێتی بە ئارەزوو خۆراکە و ساڵەکانی پێشووترا کوردی خەڵک بکوژن و تیرۆر بکەن دواتر بچن لە پارەی دزداری خەڵکی کوردستان سوڵەی عەشایری پێ بکەن بۆیە لەو قیسانەیە بۆیان ناچێتە سەر ئێمە بە پاڵپشتی ئازادی خوازان ڕۆژنامەنووسان ڕێکخراوەکانی نێودەوڵەتی بە تایبەت هیومان ڕایتس و ڕێکخراوی بەیانهێنانی لێکسنوور و ڕۆژنامەنووسانی ئازاد لە فەڕەنسا ئێمە لەگەڵ پارێزەران بەردەوام لەسەر خەرچین بەردەوام لە هەوڵداین بۆ ئەوەی ڕووی ڕاستەقینی دەسەڵاتی کوردی و دادگاکانی کوردستان و دەستگا ئەمریکان نیشانی هەموو دەرەوە بدەن بەڵێ سوپاس دەکەین وشەی ماف و ئازادی خەڵکی خەڵتانی خۆیان دەکەنەوە بۆ دەکەنێت لەنێ دەبێ ڕۆژنامەنووسەکان. بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێز بەشدار عوسمان برای ڕۆژنامەنووسی تیرۆرکرا و سەدەر عوسمان کە لە هەولێرەوە لەگەڵ مابووی هەروە زۆر سوپاس بۆ ڕێک لە بەڕێزان ئەنوەر حسێن جێگیری نەقیبی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان و دکتۆر بەهادی نەحمەد مامۆستای زانکۆ کە لە ستۆدیۆی سەرەکی لەگەڵ مام سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ.